وەکو ڕۆژی عەرەفە لە زۆرترین کەس خوای پەروەردگار لەو ڕۆژە خۆشە هیچ ڕۆژێ خوای پەروەردگار ئەوەندە عەدەد لە خەڵک خۆش نەبوو کەواتە دیارە ڕۆژێ زۆر گەورەیە ئینسان ئاگادار بێ وە لە حەدیثێکی ترە فەرمێت هیچ ڕۆژێک وەکو ڕۆژی عەرەفە خێرتر و چاکتر نییە کە خۆرتەیە هەڵهاتن کەواتە ڕۆژێ زۆر گەورەیە کەسی مسلمان ئاگادار بێ و ئەفەرمێت وإنه ليدنو ثم يباهي بهم الملائكة ئەفەرمێ خوای پەروەردگار نزیکە بێتەوە لە بەندەکانی نزیک بوونەوەک لایق بەخۆی چۆن نزیکە بێتەوە ئەو کەیفێتەکەی چۆنە ئێمە نازان بەڵام باوەڕمان پێێتی و ئیمانمان پێێتی کە خوای پەروەردگار نزیکە بێتەوە لە بەندەکان ثم يباهي خوای پەروەردگار مەدحی عەبدەکانی ئەکات بە جوانی باسییان ئەکات کاتێکەوە عەبدەکانی ئەبینێت لەو ڕۆژەیە لە ڕۆژی عەرەفەیە هەمویان کۆبوونەتەوە بە جلێکی سادەوە هاتوونە داوە لە خوای پەروەردگارەکەن پاشان خوای پەروەردگارە فەرمێت يقول ما أراد هؤلاء لای مەلایکەتەکان خوای پەروەردگار فەرمێ ئەم بەندانەی من بۆچی هاتوونە لە مەکانە فەرموون لەوێنەیە حەذفێکەیە بە تەقدیری ئەوەی کەوا ئەم بەندانە بۆ ئەوە هاتوونە بۆ ڕەضامەندبوونی خوای پەروەردگار بۆ مەغفیرەتی خوای پەروەردگار لەو ڕۆژەیە کۆبوونەوەتەوە لەسەر کێوی عەرەفە و لەو ڕۆژەیە داوا لە خوای پەروەردگارەکەن ئەی پەروەردگار لێمان خۆش بە لە گوناهەکانمان لە تاوانەکانمان بە جلێکی سادەوە بە تەپ و تۆزاییەوە هاتوونەتە خزمەتی خوای پەروەردگار هەلو ڕۆژەیە خوای پەروەردگار نزیکە بێتەوە لە بەندەکانی خۆشە بێت کەواتە ڕۆژێ زۆر گرنگە کەسی مسلمان لە دەست خۆی نەدات بۆ ئێمە کاتێکەوە لە حەج نین سنەتە بۆمان بە ڕۆژوو بین بۆ ئێمە سنەتە بە ڕۆژوو بین وەکو پێغەمبەری خوا فەرمی عليه الصلاة والسلام صيام يوم عرفة إني أحتسب على الله أن يكفر سنة التي بعده وسنة التي قبله أفرميت بروجوبوني روجي عرفة من واتمنى أكم لا يخواي پروردگار كوا گناهي صالي رابردو وصالي داهاتوش دي خواي پروردگار گناه بچكا كانت بسرت چەند خۆشە خۆش ئینسان بە یەک ڕۆژ کاتێکەوە بە ڕۆژوو ئەبیت ئینسان هەمومان گوناهی بچووکمان زۆرە گوناهی گەورەمان زۆرە ئینجا نەخواستە گوناهی بچووک هەموو ئەم گوناهە بچووکانی کەوا بەدەم تا هاتووە بە چاو تا هاتووە بە جۆچکە تا هاتووە لە دڵ تا هاتووە هەموو ئەمانە خوای پەروەردگار ئەیسڕێتەوە بە ڕۆژووبوونی یەک ڕۆژ کە ڕۆژی سێشەمە ڕەحمەتان لێبێ لە دەست خۆتانی مەدان وەلەو ڕۆژەیە چ دوعایەک بکەین پێغەمبەری خوا فەرمی عليه الصلاة والسلام خير الدعاء دعاء يوم عرفة باشترین دعای ڕۆژی عەرەفە باشترین دعا ئینسان کە دعا بکە بپارێتەوە ئەو دعایەکەوە لە ڕۆژی عەرەفەیە ئەنجامی ئەدا ئەفەرمێت وخير ما قلت أنا والنبيون من قبلي وباشترين دعاء أو كوا من أيلم وبيغمبراني بيج من وتويانا لو روجياتيا أم دعاء إنسان هذا بريكا سن كلميك كما لا إله إلا الله وحده لا شريك له له الملك وله الحمد وهو على كل شيء قدير لا إله إلا الله هيت برستراوك بحق نيتنا خواي پروردگار نبي وحده لا شريك له خواي پروردگار تاكو تنهاية وهي شريكك وهاو بشكينية له الملك وله الحمد ملك همي خواي پروردگار وحمد سپاس استایش همي بو خواي پروردگار وهو على كل شيء قدير وخواي پروردگار بسر هموش تێکا دەسەڵاتی هەیە و توانای هەیە ئەم دوعایە بە زۆر بکەین لەو ڕۆژەیە لە کۆتاییدا و لە خوای پەروەردگارەکەین بەناوە جوانەکانی بە سیفەتە بەرزەکانی بمانگەێنێتە و ڕۆژە تێیدا بە ڕۆژی بین